بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ لە ئاڵقەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵێەوەی بەڕێزداین لە بەرنامەیەم جارەشدا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ خاتوو مەلەکە مستەفا سوڵتانی پێشمەرگەی دێرینی کۆمەڵە. خاتوو مەلەکە بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەمان. لە ئاڵقەی پێشوودا باسی گیر و گرفتەکانی ژنانمان کرد پێشمەرگە. پێم خۆش بۆ پرسیارە بکەم زۆر جار لە ناو خەڵکانی هەر خەڵکی عادیش دیعایە و شتی ئەکرا لەسەر کۆمەڵە و بە تایبەتی لەسەر کۆمونیستەکان و حیزبی کۆمونیستوانە. ئەگەر ئەو پرسیارە بکەم خۆشەویستی لە ناو کۆمەڵەیە چۆن بوو؟ مەبەستم لە بینی ژن و پیاوە. ئەتوانم بەڵام دەورانی بوو لە پێشدا نەک لە ئەساسە و لە پێشدا کۆمەڵە ئەسڵان وا نەبوو کە مخالفەتی خۆشەویستی و ئیزدواج و ئەوانە بکات. بەڵام لەو دەورانە کە ئەوان بەنهێنی کار و فعالیتیان بەنهێنی کار و فعالیت ئەکرا، ئەوە لەلایەکۆ لەلایەکی شۆزەخت و زۆری ساواک زۆر بوو، لەلایە ترۆ هەر کام لەمانە بیریانە کردو ئەگەر ئیزدواج بکەن و بێئسلاح ژیانی هاوسەرگیری ئەوانە بکەن ڕەنگە گیر و گرفت بێتە پێشۆ، نەک بەڵێن بە یعنی ڕێگە پێدراو نەبوو کەواتە بە شێوەیەک. ئەمە تەنیا کۆمەڵە نەبوو، هەموو چەپ لە ئێرانەوەها بوو و پێیان وابوو ئەگەرەکە تو پچی بە شوێن ئەمە ناتوانی هەموو هێز و زەت لە خزمەتی شۆڕشا بێ و بەڕاستی ئەو سەردەمە نەوعێ بیر و بۆچوون ئاوا بووە کە هەر ئینسانێک کە ئەبێ بە خەبات کار و بە فعالی سیاسی دەبێ هەموو شتێکی فقط لە پێناو خەباتا بێت. ینی شتی شخصی خۆی بخاتە ئەولاوە، شتی شخصی خۆت بخیتە ئەولاوە فقط کار و خەباتی سیاسی. بە نەزەری من ئەم خەفاقان و ئەم دیکتاتۆریە و ئەو وەزعیەتە کە ساواک و دەم و دەستگا ئەمنیەتیەکان بوویان بە نەوعێک بۆ چەپ لە ئێرانە بەگشتی و بۆ کۆمەڵێک هەروەها ئەم مەحدودیەتیە پێکهێنابوو. بەڵام لەوە دوا وانەما ئیتر ئیزدواج ئەکرا و ئیزدواجەکەیش فقط بە فقط تەسمیمی ئەو دوو کەسە بوو کە بەیەکۆ ئەژیان. ئەو کەنجک و کوڕە کە تەسمیمیانەگرت لە ئەوەڵەکانۆ مارە ئەکرا. تەبعەن تۆزێک ئەتوانم بەڵام ڕعایەتی کۆمەڵگا و خەڵک و بنەماڵەی کەسەکان و لە دواترە ئەوەش نەما، فقط ئیعلامەکرا ئەو کوڕە و ئەو کچە تەسمیمیان کردە بەیەکۆ بژین وەکو سوید دەقیقاً. لە مێش ساڵ بوو لە لای ئێمە وەها ئیزدواجەکرا. بەڵێ کەواتە ئەوەی کە ماوەیەک پێیانەوە عشقی ئازاد و خۆشەویستی ئازاد و مەبەست لەوەیە ئاخر بەعزێک بەدخای کۆمەڵە ئەم شتی خراپیانەوت کە پێیان وابوو کە مەسەڵەن نەوعێک چۆن بڵێم تێکەڵی بە وجود تێ، بەڵام وا نەبوو. من ناڵێم هیچ خەتایە ئیشتباهی نەکراوە، بەڵام بەگشتی زۆر زۆر بە ئوسوڵ و بە پرینسیپ بوون لەو بابەت و ئەم کەسە کە لەگەڵ کەسێکە ژیانی هاوبەشی پێکەهێنا بێکۆ ئەژیان ئەگەر پێش بەهاتە لێک جیابوایانەوە ئیتر ئەم کوڕە بیستایە ژیانی تر پێک بێنێ یا کچەکە بۆ خۆیان ئازاد بوون، ڕێگیریان لێ ناکرا ئەسڵان. بەڵام بۆ خۆشەویستی تۆ و دکتۆر جعفەر لە ئەوەڵەوە تۆزێک هینیانەکەت خەڵک تەنانەت ئەخر ئەو سەردەمانە بوو کە هین بوو کە خۆشەویستی ئیزدواجکردن بە یەکۆ ژیان تۆزێک هینی بوو وشکڵ بوو. ئێوە ڕێعایەتی دابوو نەریتە کۆمەڵایەتەکەتان کرد و لای مەلا مارەکران؟ بەڵێ لای مەلا مارەکرێ. ئەگەر ینی دیارە من ئەمەوێ بەڕاستی خەڵک بۆی ینی تێبگا لەو شتانە لەو هەموو دیعایە شتانەی کە ئەکرا. بۆ نمونە ئەگەر کچێک و کوڕێک یەکتریان خۆش بویستایە مەسەلەن
مناڵ بە دنیا بەهاتایە ئەمانە کێشەی دروست ناکرد ینی لەم شاخ و چیەوە شتی وا ڕوویدا کە مەسە لە نافرەتی حامی لەبێ لە ڕێگەی خۆشەویستیەوە و لە ڕێگەی قەدەغە نەبوو مەبەستم قەدەغە نەبوو چون بالاخره ئەو دوانە کە تەسمیمیانەگەر بەیەکۆ بژیان چ بەسا ڕەنگە منداڵێکیش بە وجود بەهات بایە بەڵێ ئەو کاتە لە ساڵی هەشتایە کە شەڕی عێراق و ئێران دەست پێەکە هەڵوێستی کۆمەڵا لەسەر ئەو شەڕە چی بوو؟ کۆمەڵا لە ئەوەڵۆ لە ناو سەرکردایەتی کۆمەڵا دوو بۆچوون بوو بۆچوونێکەوە بوو پێیوا بوو ئێمە وەک بڵێ بە شێوەی کاتی دەست ڕاگرین شەڕ نەکەین لەگەڵ جمهوری ئیسلامیە بەڵێ چون ئەوە شەڕ ئێران و عێراقاتە سەبەرەوە بەڵام بۆچوونێکی تر ئەوە بوو کە هەردوو حکوومەتەکە هەم جمهوری ئیسلامی ئێران و هەم دەوڵەتی بەعسی بە حکوومەتی فاشیستی زانی و پێی وابوو ئەم شەڕە زۆر بە زەرێری خەڵکی هەژار و فەقیر و کرێکار و زەحمەتکەشە چه خەڵکی فەقیر و هەژار لە ئێران یا لە عێراقا لە کوردستانی ڕۆژهەڵات یا لە باشوورە و ئیدامە دریا بە شەڕکردن لەگەڵ جمهوری ئیسلامی ئەو ڕێیە سەرکەوت بەردەوامن لە شەڕکردن ئەگەر باسی کۆنگرەی دوو بکەین چی گۆڕانکاریە کرا کە بە دژی بڵین بیر و باوەڕەکانی کاک فواد بوو بێ یاخود لەو خەتەی کە ئەوان دایان ڕۆشت بوو لایدا بێ شتی وا هەبوو؟ ئەرێ بە نەزەر من کۆنگرەی کۆمەڵا یانێ ئاوای پێهات ئیتر ڕێبازی کافواد نراخ کەنارۆ یانێ شتی تازە هاتە بەرۆ و دوو شتی ئەساسی تیا بوو کە یەکێکیان ئەیوت ئەم بزوتنەوە حەی و حازرە لە کوردستاندا باشە ئەمە ئیدامەی قیامی 1970 لەسەر پێڕاوێستا بوو و ئەو شۆڕشەی ئیدامەدا بوو خاڵی تر ئەڵێ دەخاڵەتکردن لەو بزوتنەوەی کوردیە مەسئلەی مەرگ و زیندگیە مانیست یانە مەسئلەی مانوژیانی ئێمە نییە ئەمە بوو بە باعیس ئەوە کە بە نوعێک کەمبایەخی بدرێ بەو بزوتنەوە کە لە کوردستانە بوو حتا بەڕادەیە ئەمە ئاوای پێهات کە تقریباً 6 مانگ دوای ئەوە ناوەندی کۆمەڵە هەم خۆیان متۆجە بوون کە شتەکە زۆر زیادە ڕەویە و هەم تعدادێ لە سازمان و حزبە سیاسیەکانی ئێرانی کە مسەوەباتی کۆنگەریان خوێندبووە ئەوانش لەگەڵ ناوەندی کۆمەڵە پەیوەندیان کرد بوو کۆمەڵە مەجبور بوو کۆنفرانسێ بگرێت و ئەمە ئیسلاح بکات بەڵێ کەواتە خەتەنەتەوەیەکە لە کۆنگری دووە بە تەواوەتی کاڵ بووە ناڵێم بڵێ بەتەواوەتی نا ئەزانی یەک مەسەلە هەیە ئەوەڵ تا ئاخرەکەی بە نەزەری من خەبات و گیانفدایی پێشمەرگە و ئەندام و کادرەکانی کۆمەڵە نەیهێشت ئەوە دیار بێ بەڵام لە بیر و بۆچوونەکە تر بە نەوعی ئاوای پێهات ئەڵێ ئەمە ئەدامەی قیامی بەهمەنە لە شتەکە قیامی بەهمەن جمهوری ئیسلامی هات ئەو دەستیگر بەمن ئەو قیامە ئەو وەختە هەم لە ئێران و لە ئێرانە هەموو شتێکی سەرکوت کرد هیچی نەهێشتەوە لە کوردستانیشە تێکۆشا بۆ ئەوە کوردستانی کرد بە گۆمی خوێن لەبەر ئەو خەڵکە بێدەنگ بکات بەڵام خەڵکی کورد ڕاوێستا بوون مقاومەتیان کرد فداکاریان کرد باشە لە حاڵێک داگاتە ئەوەی کە مەسەلەن ئیرەجی فەرزاد وتوێتی ئەم کۆنگرەیە دادگایی
فوادە و بەڵام خۆی لێرە نییە. بەڵێ ئەوە لە مصاحبەیەکە کە ڕەزا و حشمەتی برام چوون لەگەڵیان کردبوو ئەین ئەو جمڵە ئەڵێت تەنیا ئەو نەبوو یەک دوانێتریشیان حتا ئیتر ئاوا ڕسمەن بەرعلێ کافوات قسەیان کرد ئەو وەختانە لە بڕوای منە مەسئلە ئەساسیەکە کەم بایەخدان بە بەو بزوتنەوەی کوردایەتیە بوو کە لە کوردستانە وجودی بوو بەڵام بالاخرە تئۆری بۆ هاتە دەرەوە ئەیانوت ئەمە پۆپۆلیستی بووە ئێمە ئیسە مارکسیزمی ئینقلابی دێنین ئیتر لەویە مەسەڵەن کاک فواد بە نمایندەی پۆپۆلیست معرەفیە کردیا و ئەم بەحسانە منتەها مەسەلەکە ئاوایە مەسەڵەن کەسێکی وەکو کاک فواد چاولێکە لە زیندانە لە ناو زیندانە عادیەکانە کارەکە بوو بۆ خەبات و مبارزە باشە لە دەرەوەی زیندانە بۆ پێکهاتنی ئەو ڕێکخراوە دموکراتیکانە کار و مبارزەکە لە یەکێتی جوتیارانە خۆی ئەوڵین کەسە ئەبێ بە چەکدار بۆ ئەوە مەریوان شەڕێتیان نەبێت ئەو کۆچە هدایەت و ڕەهبەریەکە من قسەکەم ئەوە نییە بڵێم کاک فواد بەتەنیا کردی کاک فواد و ڕەهبەری ڕەفیقەکانیان کردی بەڵام ئەوەی کە کاک فواد وەک ڕەهبەرێک وەک داهێنەرێک کە مزاکراتەکان ئەکا بە عەلەنی خەڵکی تر غەیری شۆرا لە مزاکراتە بەشداریەدات ئەوەی کە هەرچی لە بین خەڵکی مەریوان منزورم شۆراکەیە لەگەڵ هەیئەتی دەوڵەتە ئەوگزارێت و ئەیهێنێتەوە بۆ خەڵکو و لەگەڵ ئەوانە باسیەکە ئەمە شتی تازەیە ئەمە شتی نوێیە کەواتە لە کۆنگرەیە دژی و بیر و باوەڕانەی کاک فواد قسەکرا یعنی بۆ نمونە بۆچی کە ئابڵای موحتەدی ئەڵێ گەڕێنەکەوین من دە کەسیشم نازانم چەند کەسم لەگەڵا بێ جیابمەوە وازهێنم کاک ئابڵای موحتەدی دەوری چی بوو لەو هینەیە لەو کۆنگرەیە لەو کۆنگرە کەعبە دەوری سەرەکی بوو ئەویش مەسەلەکە ئەو لەگەڵ بیر و باوەڕەکانی کاک فوادا بوو یاخود لەگەڵ گۆڕانکاریەکانە بوو ئاخر یەک مەسەلە هەیە لە کۆنگرەی یەکی کۆمەڵا ئەوەی لەو کۆنگرەی دووە کۆبوونەوەکەی ساڵی 1970 ناونرا کۆنگرەی یەکی کۆمەڵە لەو کۆنگرەی یەکی کۆمەڵا چەند کەس دیاری ئەکەن کە لەسەر مەجموعەی گیر و گرفتگەلێک کە کۆمەڵە هەیەی دابنیشتن بیری لێکەنەوە و نووسراوە بدەن یەکێ لە مەسەلە سەرەکیەکانەوە بوو کە کۆمەڵگای ئێران بە چیە ناسن مانگی گوڵانی 1970 نامیلکەیە هات دریا بە هەموو ئەندامەکان دریا بە گشتمان ئەوە دوو باسی تیا بوو بەحسێکی ئەوەیە ئەڵێ کۆمەڵگای ئێران و کوردستان سەرمایەداریە تەزادەکە حالەبین کرێکار و سەرمایەدار ئەوە باسێکی تر ئەڵێ کۆمەڵگای ئێران سەرمایەداری تێ هاتووە بەڵام مابەقیەی سیستەمی فۆئۆدالی ماوە ئەمە ئەڵێم لە گوڵانە هاتووە 1970 کە کاکفال لە حیاتان نەبووە کە ئەمە ماوە لە ناوناوەندی کۆمەڵا بەشێک لانگری ئەوە بوون کە کۆمەڵگای ئێران تەواوەن سەرمایەداریە و تەزادەکە ئەمەیە کاک عەبا نوێنەرایەتی ئەو بیر و بۆچوونیە کرد باشە وەختێک ئەو نوێنەرایەتی ئەو بیر و بۆچوونیە کرد ئیتر لەویایە کە تۆ مەسەڵەن من ئەم قسەمە بە معنای بێبایەخدان بە کرێکار و زەحمەتکێشی ئێران تورک عەرەب لە ئێرانە نییە لە وڵاتی ئێرانە بەڵام وەختی ئاوا بێت ئیتر مەسئلەی نەتەوەیەکەت بۆ لاوەکیە بێتەوە تۆ بۆ خۆت ئەڵێیت هەڵوێستەکان ناڕەوا و ناواقعی بوون من پێم وایە دروست نەبوون بەڵێ دروست نەبوون بەڵێ بەڵام لە دوای 6 مانگ کە کۆنفرانسەکرێ یعنی هەڵوێستەکە وەکو خۆی لێکرێتەوە یاخود لەوێ بەنەزەر من لە کۆنگرەی دووە ئیتر وردە یعنی زەمینەی ئەوە پێک هات کە ئەو ڕێبازە کە کاک فواد بووی لە هەر جوڵانەوەیەکی چ نەتەوایەتی چه چینایەتیە
لە ناو کۆمەڵگا دەست بدەیت بۆ ئەو خەبات و مبارزەکەیت ئەمە چوە لاوە زۆرتر لەبیر ئەوە بوویتر ئەم مەسئلەی حزب کۆمونیست ئێران و ئەمە زیندوو بێتەوە تقریبەن هەمزەمان هاوکات لەگەڵ کۆنگرەی دوی کۆمەڵە ارتباط کۆمەڵە لەگەڵ اتحاد مبارزان کۆمونیستە جەماعەتی مەنسوور و حکومەت ئەوانە گیرا وردە بەرەو بەرنامەی شەریکی بین ئەو دوو ئەوان ڕێکخراوەیە بوون و کۆمەڵە چوون و ئاخرەکەی بوو بە تشکیلی حزبی کۆمونیست. حیزبی دیموکراتی کوردستان ئێران داوای مافی ئۆتۆنۆمی بۆ کوردستان و یاخود خودمختاری بۆ کوردستان و دیموکراتی بۆ ئێرانیە کرد. کۆمەڵە داوای چ جۆرە مافێکی بۆ کوردە کرد؟ یعنی لەم کۆنگرانەیە چ مافێک بۆ کورد بەڕەوە ئازانرا سربەخۆیی ئۆتۆنۆمی مافی کللتوری یعنی چ مافێ دیاری کراوە ئەوەی کە دیاری کرابێ لە کۆنگرەکانە و لە پەیڕەوە پرۆگرامی کۆمەڵەیە ئەو کاتە ئاڵێ مەڵبەت ئەو کاتە تا ئەو جێگەی لە بیرم بێ لە کۆنگرەی یەکەکەیانە زۆرتر کۆنگرەی یەک پێش ڕووخاندنی ڕژیمی شایە زۆرتر باس لەوەکەن ئەگەرەکان ئەگەری هاتنە سەرکاری حکوومەتێکی ئیسلامی ئەگەری کودەتایەکی نظامی و ئەگەرەکانە خۆیان بۆ ئەوە ئامادەکەن لە کۆنگرەی دووەکە وەختێ مەسئلەی ئەوە ئەم بیرۆکە زاڵ بوو کە تەزادی ناو کۆمەڵگای ئێران کار و سەرمایەیە ئیتر وردە بەرەوە ئەوە چونکە مەسەڵەن ئینقلابێکی دموکراتیکە کرێت و لەودا بەرەوە ئینقلابی سوسیالیستیەکی کەواتە لە مافەکە تقریبەن کەوتووە پەراوێزەوە مافەکە کەوتووە پەراوێزەوە ینی لە سیستەمێکی سۆسیالیستیە هەموو وەکو یەکن و وەکو یەک مافی هاوڵاتی بوون تقریبەن وایە تقریبەن بەڵێ لە ناو شارەکانی ئێرانە لە تاران و لە تەبرێز و لە شارە گەورەکانە کۆمەڵە زۆر گرنگی بە ڕێخستنەکانیەدا بەڵام لە دووسێ شوێن هەم لە تارانیش و هەم لە تەبرێز تەورێز یاخود ئەوەی کە ئێمە لەوێ ڕێخستنەکان کەوتنە بەردەست ینی کەشف بوون و بەشێکیان گیران و لە سێدارە دران و ینی بۆچی لە تەورێز ڕێخستنەکانی کۆمەڵە کەشف بوون ئایا لە ناو خۆیانە خەڵک هەبوو کە ئیخباریان کە یا خەڵک گیرا و لەژێر ئەشکەنجەیە مەسەلەن ئیعترافاتی کرد هۆکاری ئەو هینانە چی بوو یاخود کەم تەرخەمی ڕێخستنەکان بوون کە نەیان نەتوانین نهێنیە کار و چالەکەەکانی خۆیان پارێزن بە نەزەر من شتی ئەساسیەکەی دەڕەندەگی وەحشیگەری جمهوری ئیسلامی بوو بەڵێ من ناڵێم ڕەنگە مەواردێ بوو بێ کەسێک ئەترافی کردێ بەڵام بە نەزەر من شێوەکارەکەی نەک تەنیا کۆمەڵە هەموو جەرایانەکانی چەپ لە ئێرانە دوای هاتنی سەرکاری جمهوری ئیسلامی بۆ کاری نهێنی لە شارەکانە لە ڕوانگای منەوە غەڵەت بوو لە تەشکیلاتی نهێنی تەبرێزا بوو ماجد برام ئەمجد برایشم لە تەشکیلاتی نهێنی ورمێ هەبوو سعاتێک کەمتر لە ماڵەکە هەبوون لەو ماڵای گیران ئەمجد و دادفایزەم و دادەفریشتەی ئامۆزام و کاک هوشەنگی تەوحیدی خەڵکی سەقزە و ڕەفیقێکی تریان بەناو ئیسماعیل یەگانە دوست ئەو تورک بوو لەو ماڵای گیران خاوەن ماڵەکە نەگیرە ئیسماعیل خاوەن ماڵەکە بوو کاتێک کە پاسدارەکان ئەڕژێنە ناو ماڵەکە ئیسماعیل فەوری دێت ئەڵێ ئەم ماڵە هەرچێکی تیا بێت مەسئولێتی بە منە ماڵی منە ئەمانە فەقەت میێوانن لە ماڵی منە ئەمانە گیران کەمتر لە مانگێکی برد ئەرێ لە هەفتی پوشپەڕی هەر ئەو ساڵە تەقینەوەی ئەو بینای نخست وەزیریە لە ئێرانە بوو 72 کەس لەویا کوژرا جمهوری جەنایەتکاری ئیسلامی بوو بۆ چاوترسێنی خەڵک لە هەموو زندانەکانە یانە قەتڵ ئامی کرد لە تەبرێز ئەو قەتڵ ئامیە کرد کە ئەمجد کەمتر لە مانگێ بوو لە زندانە بوو ئەمجد و ماجد و کاک هوشەنگ و کاک ئیسماعیل و
11 کەس ئەو چواریانە کادری کۆمەڵە بوون ئەمانە ئەعدام کران لەوێ هەمویان بە یەک ڕۆژ ئەعدام کران یعنی ئەو دوو برایش بە یەک ڕۆژ بەڵێ بەڵێ ئاگایان لە یەکتری هەبوو ئەمجد ئێزانی کاک ماجد هات لە زیندانە بەڵام کاک ماجد ئاگای لێ نەبوو کە دادفایزەم و ئەوانەی ترگیراون کاک ماجد برام نامەیەکی نووسیوە هەم بۆ کۆمەڵێ و هەم بۆ بەشێکیی بۆ بنەماڵی خۆمانە لەوێ سڵامە خەبەرپرسی بۆ هەموو نووسیە و تسی بەتایبەت ئەمانەی کە بە ئیسلاح پێشمەرگە و خەبات کاربین ناو کاک ڕەشادی بردە ناو کاک عەبەمی بردووە ناو منی بردە ناو ڕەزا و حشمەت و ئەمجەدیشی بردووە حتا لەوێ سڵام و خەبەرپرسی ئەمجەدیشەکە باس ئەو کچێک حسێن برامەکات و سفارش ئەوە کاکە چۆن کەن لەگەڵ ئەوەمان ئەو نەیزانیوە بەڵام من دوو جار دوو شاهد بۆمیان گێڕاوەتەوە یەکێکیان من چەند ساڵ بەلێسە ساحبەیەکی تەلەڤیزیۆنیم بوو کوڕێک تورک لە سوئێدا ئاژی ها لە شارێکە لە باکوور سوئێدا باسی کرد وتی من ئەو شەوە لە زیندانە لەگەڵ ماجدا بووم ئەو دەم هەر کە ئەبریا بۆ ئیعدام معموڵەن کەسێ سرودی ئەخواند کەسێ شعاریەدا بەو دەنگ سرود و شعار و ئەمجەد و ماجدیەکە ناستنەوە دەسەکە لە ملیک بەداخەوە حەزەکەی پشوویەک دەدەین و دوای درێژە بە قسەکانمان دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ خاتوو مەلەکە سوڵتانی پێشمەرگەی دێرینی کۆمەڵە خاتوو مەلەکە من ئەبێ هەموو جارێ بەڕاستی داوای لێبوردن لە تۆ بکەم کە بە جێڕانەوەی ئەم بەسەرهاتانە جارێکی تر کۆمەڵێک شت یاداوەری ناخۆشت بەبیرێنمەوە بەڵام بە دڵنیاییەوە ئاڵێن کە ئەمە بۆ خزمەتی ئەرشیفی کوردی و دوو برا ئەژیرێن ئاگایان لە یەکتری نییە کە لە زیندانان بەڵام ئەزانن کە ئەمانە چارە نووسیان لە سێدارەدانە پێشەوە بە ماوەیەکی کورت کە لە سێدارە بدرێن کاک ئەمجەد وابزانم نامەیەک کاک ماجید نامەیەک بۆ دایک دەنووسێ نامەیەکیش بۆ ڕێخستن پێم خۆش و باسی ناوەڕۆکی ئەو نامەیەمان بۆ بکەی کە بۆ دایکتی نردبوو چی ئەو نامەیە گەیاندە دەستی ئێوە و چۆن گەیشتە دەستان کاک ماجد برام باسم کرد کە جمهوری ئیسلامی ئیتر لەبەرەوە خەڵک بترسێنێت قەتڵ عامی لە هەموو زیندانەکانی شارە گەورەکان ناکرد سەعات دەی شەو دوودانە جەلاد بە ناو مرتەزا و نووری ماجد بانگەکەن حکمی ئەعدامی پێڵێن کە دێتەوە بە پەلەپەل بان تیکێ نامەی چکۆلەوە تیکێ کاغەز چکۆلەوە نامەیەکی نووسیوە یەک نامەیە هەم بۆ ڕێکخراوی کۆمەڵەیە بەشێکیشی بۆ بنەماڵەیە بۆ هەمومانە جا لەویا ئیتر لەو نامە دیارە ماجد نازانێ ئەمجد هە لە زیندانە چون سڵام خەبەرپرسی بۆ ئەمجەدی شەنێرێت و بەشێکی تایبەتی خەتاب بە دایکمە کە ئەڵێ ئیتر ئەزانێ ئیعدامەکرێت هەرە شەوەش ئیعدام کراون ئەزانێ ئیعدامەکرێت ئەڵێ بە دایکم کە من ئیعدام کرام تۆ چی بکەیت ئەم نامە کوڕێک کە پێشمەرگەی کۆمەڵە بوو ناوی کاک فاروقی بلووری بوو ئەویش لەو زیندانا بوو لەگەڵ خۆی هێنا بۆ دەرەوە ئەو وەختان هێشتا پێشمەرگە بەدەست شاری بۆ کار بەدەست پێشمەرگەوە بوو دوای یەک دوو ڕۆژێ ئەو نامە گەیشت بە ئێمە ناوەڕۆکی نامەکە بە کورتی بۆمان باسکە ناوەڕۆکی نامەکە بەشێکی لەگەڵی کە بۆ دایکتی نووسیوە لەگەڵ دایکمە ئەڵێ بەڵام دایکە من منداڵی تۆ نیم و حاشات لێ ئەەکەم ئەگەر بە مەرگی من بگریت و
ئەگەر بە مەرگ من بگریت و خەم بە دڵخۆت ڕێگە بدەیت، دایە دایکی من نیت ئەگەر دوژمنانی من لیباسی عەزا لەبەر تۆ ببینن، دایە تیربارانی من لەم ڕێگا زەماوەندی منە، دایکە هەستە و جلی سوور لەبەرکە با بۆ ورە بەرزتە دوژمن بلەرزێت. یەک دوو بەیتی کوردیش هەیە، گۆپەی شۆڕش لە کوردستان لە گشت ئێران، هێزی بزووی گشت سەربەستان وڵات دەکاتە گۆڕستان، بۆ خائینین و بۆ پەستان ئەوسا ملەت خۆی زانێ داری خنکان بۆ کێدا بێت. ڕۆحی شاد بێت. ئەمە بژێ. ئەو کاتی کە لە زیندان بوون دایکت هیچ سەردانی کردن هەوڵتان نەدا کە مەسەلەن بە ڕێگەیەک ئازاد بکرێن ڕزگار بکرێن ئەتان زانی کە لەوێ لە زیندانی تەبرێزن؟ بۆ کاک ماجدم ئێمە ئەمانزانی گیراوە، ئێمە مەزورم ئەوانەمان کە پێشمەرگە بوو، بەڵام ئێمە بە ماڵ خۆمانمان بە بنە ماڵەمان نەوت. مەسەلەکەش ئەوە بوو تا ئەو کاتە کە تەشکیلاتی کۆمەڵە لە تەورێز زەربێ خوارد، ماجد لای ڕژیمان نەناسرا بوو، خۆی وەک تورک معرەفی کردبوو، چون زمانی تورکیشی وەک زمانی دایکی ئەزان. لەبەر ئەوە کە ئەم شتە بڵاو نەبێتەوە ڕژیم نەزانێ کێیە و ئەمانە ئێوە بێدەنگیتان کرد. ئێمە بێدەنگیمان کرد حتا بە دادفایزەم کە ئەچوو بۆ تەبریز پێمان نەوت شتی وهایە، دادفایزەم هاتە بۆکان ئێمەمان هەمومانی دی نەمانوت لەبەر ئەوە کە ئەمنیەتی کاک ماجدم بپارێزین. بەڵام وەختێک کە هەم ئەو تەشکیلاتی کۆمەڵە زەربەی خوارد لە تەبرێزا زۆر کەس گیرا و توودەیەکان و ئەکسەریەتەکان ئەو بەشە لە سازمانی چریکەکان کە هاوکاری دەوڵەتیانە کرد ئەمانش ئەگەڕان لە بلاوەولا کە کەس شناساییکەن. ئیتر ئەمانە مەجموعان بۆ بە باعیسەوە کە بێدەنگی بکەن. نەخێر بیناسن. بەڵێ بەڵێ بۆ ئەوەی نەناسرێتەوە ئێوە بێدەنگی بەڵام ئیتر ڕژیم ناسیۆ کێکی ناسیۆ. پێکی ینی کەواتە ئەوان لە ناو زیندانە ئایانزانی ئەمانە کوێن چ کاری ڕێخستنەکەن و ئەمانانی لە ئەوەڵ نامەکەیەوە کە خەتا بە کۆمەڵەیە ئەڵێ هیچ تاوانێکم نییە بەغەیری ئەوە نەبێت دفاع لەم ڕێبازە ئەکەم و برای کاک فوادم. دیارە برای کاک فواد بوون وەک جرمێک گەورە بۆ ئەویان لە حەسابداوە. یعنی دایە بەهێ نەیزانی هەتا ئەو کاتەی کە تا ئێعدامەکەیان نەیانزانی. ئەو ڕۆژە ئەوان ئێعدام کراون، دوو ڕۆژنامەی هەرە سەرەکی ئێرانەی کە ناوی ئیطلاعاتی کەیان هەردووکیان بە ناو بە ئەکسۆ بڵاوی کردووە کە ئەمان ئێعدام کراوە. ماڵ برایەکم لە مریوان نابێ دایکم ڕاتە ئەوێ، ئەو برامیتر ناوێرێ هیچ بە دایکم بڵێت و بە نەوعێک ئەڵێن بە دایکم بڕۆ بۆ سنە بەشکم لە سنە خەبەر بزانی. دایکم ئەڕاتە سنە ئەچێتە ماڵ برایەکم محەمەدی ناوە کە ئەچێتە ماڵ ئەوان ئەڕاتە ماڵۆ ئەبینێ گشتی گریاون و چاویان سوورە لە ڕێو ئەڵێ ئەو بۆ گریاون بۆ چاوتان سوورە. کەسێک پیاڵێ ئەڵێ فایز و فریشتە گیراون هەن لە زیندانە. دایکم ئەڵێ زیندان گریانی ناوێ مەگرین بۆ زیندان. براژنم هاوژینی کاک حەمەم زارەخانی ناوە ڕۆژنامەکەت دێنێت ئەڵێ دەی کێ ئەتوانێ بە تۆ بڵێ ئەمجد و ماجدیشت ئێعدام کراوە. ئاوا ئەزانێت مانگ ڕەمەزان بوو بە ڕۆژوو بوو بڕیاری دابوو توێ شەڕم جەنازەکانیان بێن. ئەو برامە یارمەتیدا دوو پیاوی خسبەتەکی و دوو ژنێکێکیان ئامۆزایەکی خۆم بوو ناوی ستارە خانم بوو.
خانمێکی تریش ناوی فریشتە خانم ڕەحیمیە. ئەم دوانە لەگەڵی چوون چەند ڕۆژ لە تەبرێز ماوە تا توانی وەختێک کە ئەچێ بۆ دادگای ئینقلاب موسەوی تەبریزی لەوێ بوەستە، یەکێ لە جەنایەتکارەکانی جمهوری ئیسلامی. دایکم ئەچێتە ناو دیوەکەی، بە فارسی پێ دەڵێ مادەرە ئەمجەد و ماجد ئامەد. دایکیشم ئەڵێ بەچیا زانیت من دایکی ئەمجەد و ماجدم؟ ئەڵێ ئەمەتانە زۆر شەبیه، دم و چاوتان زۆر شەبیهیکن. ئەڵێ بە دایکم مادەر دڵم بەرات میسوزە، دایە دڵم بۆت ئەسووتێ. دایکیشم ئەڵێ ڕاست ناکرد، ئەگەر دڵت بۆ من ئەسووتێ خۆت و ئەتزانی خەڵخاڵی دوو کوڕمی ئەدام کرد، خۆت و ئەتزانی چەمران بەستوون وەچوو بۆ کوڕە گەورەکەم و کوشتیان، تۆ چۆن توانیت حکم ئیعدام دوودانە کوڕترم بدەیت؟ لەوێ لیباس و شتەکانیان وەرەگرێتەوە و ئیتر ئەڵێ من دەبێت جەنازەیەم دوو کوڕمە. لەوێ ڕەفیقەکان ئەمجەد و ماجد لە قەبرستانێکی تەبرێزە ئەمجەد و ماجدیان ناشت بوو. دوای 8 ڕۆژ ئەو دایکمە ئەو دوو کوڕەی لەو قەبرە دەرهێنا و هێنانیوە بۆ ئەڵمانە. زۆر ئەم ئیدارەوە ئەو ئیدارە مخالفەتیەکەن کە نابێ کاری وا بکەیت. ئەڵێن نا، دەبێ بیان بم بۆ لای کوڕەکان. یەک نەفەر کە خەڵکی سەقز بوو لە ئیدارەی نازانم بێهداشت کارەکات، من ناوەکەیم لەبیر نییە، بەڵام برای پێشمەرگەیەکی خۆمان برای کاک ئەحمەدی مۆرتەزەوی بوو، ئەوە زۆر یارمەتی دایکمەدا. ئەوە ڕەفیقەکانی ماجدیش. ئیتر دایکمە وت هەمیشە وت مەیەن بە دەور منە، باش شتێک بۆ ئێوە پێش نەیەت. ئێوە هەموویانیان وت خوێن ئێمە لە هی ئەمجەد و ماجد ڕەنگی تر نییە، دەبێ بین، دەبێ بەدەم تۆ بین. بلەخەرە ئیتر دوای هەوڵێکی زۆر نامەی پێدەن، بەڵام وردو و ژیریەک کە دایکمێدا بەخەجا ئەڵێ بنووسن دەبێ من بیان بەمۆ ئەڵمانە. پێ ئەڵێن بەو مەرجە ئەڵێن نابێ بە کوردستانە بیبیتەوە. ئیتر ماشینە گرن و ئەچن بەسەر قەبران و جەنازەکان لە قەبر دەرتێرن و خۆی قەسەمی ئەخوارد. دایکم بارهای گەڕاندەوەی وەختی جەنازەکان لەبان باربەن ماشینەکەەوە دایە بەسم بیهێرن و ئەیوت وەختی ئاوا بەرزیانە کردو نەیانەتوانی ئەو کرێکاروشتانە. دایکم سەرەداتە ژێر سنووقەکە، ئەوی خوێنێ ماجد و ئەمجد ئابە سەر و سیمە هاتە خوار. ئەو ئامۆزا مەستارە ئەیوت لەناو قەبرستانەکە تا لە تەبرێز هاتینە دەرەوە 3 جار مەجبور بین بێساین بە شلنگی ئاو ئەم ماشینانمانە شۆرد. بەڵام لە تەبرێز ڕێکەون تا ئەگەنە زەنجان یەکسەرە بارانە باری. ئەیوت شۆفیری ماشینەکە تورک بووە، خەڵکی تەبرێز بووە. ئەوی زوزووتێ ئیتر پێی ئەڵێن ئەم ژنە ئەمە 5 جار کوڕی لە دەستاوە. ئەوی زووتر زوزوێ دایە باوەڕکە ئەو ئاسمانگە بۆ تۆ ئەگری، وەگەڵ ئەگەرنا نەبووە لە هاوینە ئاوا بە خوڕباران ببارێت. لە لای مەریوانە هاوکاری ڕژیم و پاسداروەمانە چن بەری پێگرن ئەڵێن دەبێ بیبێنە قەبرستانی مەریوان بیادنێژی. ئیتر دایکم زۆڕۆ نامەکە دەردێنێ، ئەڵێ من وتمە بۆ ئەڵمان. ئیتر لە تەبرێز ڕێکەون خەبەرەدەن بە سنە و لێوە بە مەریوان و قەبرەکانیان ئامادە کراوێنە هەر 5 براکە تقریبەن حەڤوە شۆڕش گێڕوگیان بەخت کردووی ئەو شۆڕشە نیوەی کوردستان یعنی ڕۆژهەڵات و سەرتۆپی گشتیان کاکفوات هەڵنە قەبرستانی ئەڵمانە بەناو تاڵسوان. ینی ئێوە کاتان بینیەوە دایە بەهەیە بە تایبەتی جاری پێشوش وتم بەڕاستی ژنێکی پاڵەوانە، ینی وەکو ڕۆمانەکەی دایک چەند مهمە ئەوی ژوایە. ئەویست تەحەدای دوژمن بکە ینی بۆ ئەوەی ینی ئەو بەرگە بگرێ. ئەویست بە دوژمن ینی دوژمنی پێخۆش نەبێ.
ینی تۆ 5 کوڕت شەهید ببێ دوان لە ڕۆژێکە دوان لە ڕۆژێکی ترە ینی بەڕاستی ینی ئەمەی نێوێت ینی ئازایەتیەوێ غیرەتیەوێ ئەم جارە ژوتم ینی ئەم غیرەتی لە شۆ هێنا ئەم ئازایەتی و خۆڕاگریەی لە چیەوە هێنا با بڕوای تۆ کە تۆ کچی ئەویت و لەگەڵی بوویت و ساڵەها بەیەکەوە بوون ینی دیارە بەڕاستی ئێوەش هەر ئازا و قارەمانن کە ینی تەحملی ئەو هەموو زەحمەت و زۆریەتان کردووە بەڵام ڕەنگە بۆ دایکەکە تۆزێک جیاوازتر بێت وایە بۆ دایک فرەسەخترە من دایکم ئینسانێکی مەسەبی بوو ئەهل ڕۆژوو بوو ئەهل نوێژ بوو بەڵام من پێم وایە دایکم پێی وابوو ئێمە بەرحەقی ئەم بزوتنەوە ئەم خەباتە بەرحەقە داگیرکەرانی کوردستان ناحەقن بۆیە ڕاوستە دوای هێنانەوەی جەنازەی دوو براکەم لە تەبرێزەوە دوایەوە دوو جار چوو بوو بۆ تەبرێز کە دادفایزە ملاقەتکە بەو حاڵۆ هەدای نەدا لە هەوڵا بوو نامەی دوکتر و ئەم دوکتر و ئەو دوکتر بباکە دادفایز و دادفریشتە لە زیندان ئازاد بن هات بۆ بۆکان بۆ لامان وەک عادەتەکان هەمیشەی خۆی بەلەوا بە شعرێکەوە وتی هاتن سەر ڕۆڵ عەزیزەکانم بنم بە سینەوە بینم بە بەڵحەم پەلبرینەوە کاتێک کە دانیشت و ئەیگێڕاوە بەسەر هاتی چی بووە هەموو پێشمەرگەی کۆمەڵە مەحت مابوون کە ئەم دایکە چییە و چۆن نەتوانێت بەڵام توانی و کردی دایکم تەنیا ئەوەی نەکرد دایکم مناڵەکان ئەمێ بەخێو کرد دوای ئیعدامی ئەمجەد و ماجد دروست دوای ئیعدامی ئەمجەد و ماجد ماڵ ئێمە ها لە پای کێوێکە لە ئەڵمانە دروست لە پشت ماڵەکەی ئێمەوە ڕژیم چوو پایگایەکیاندانە پایگایەکیاندانە پڕ لە جاش و پاستان وەختێ کچەکەی من ناردۆ بۆ لای لە ئەوڵۆن نەیەوێرا بڵێ کچی مەلەکە و دکتەر جعفەرە وتبی مناڵ دانێ لە براکانم کە لە شارێکی تری ئێرانە بوو وتبی مناڵەوە تا وردە وردە ئەڵبەت خەڵک زانیان کە ئەمە حشمەت برایشم کچێکی بوو کچەکەی 5 مانگ بوو دایکم هات بۆ ئەو وەختانێمە پێشمەرگە بووین لە مەقەڕەکانمان لە باشوور بوو ئۆردوگایەکمان بوو بەناو ئۆردوگای مالومە شەڕ ئێران و عێراق کەوت بۆ کوردستان و زۆر جار تۆپ و خۆمپارەیدا بەناو ئۆردوگاکانمانە حتا چەندانە لە ڕەفیقەکانمان بە تۆپبارانی ڕژیم گیانیان بەخت کرد بریندار بوون دایکم هاتبوو بەلامان حشمەت کچێکی بوو کچەکەی حشمەت شەرارە 4 مانگی تەمەن بوو ئەو وەختانەی ترێمە کونە تەیارەمان بوو دەبوا زوو هەرچی ئاژیریان لێدا ئاژیری خەتەر دەبوا هەڵاتاینە ناو کونە تەیارە حشمەت ئەم مناڵیەگر بە باوشەوە هەر دایکمی وە ترسم حشمەت ڕۆژێ لەبەرەوە درەنگ مناڵەکە بگەیندە ناو کونە تەیارە خۆی شتێکی پێ بێ شەرارەی کچ حشمەت 4 مانگە بوو دایکم بردیەوە بەخێوی کرد مەنزورم ئەوەیە ئەوەندە پشت و پەنای ئێمە بوو نەک تەنیا خەمەکانی ئەوەشی هەر هەڵاگرت خەمەکانی ئەمە دایکی کرد بە مناڵەکانی ئەمەش شتێکی ئەو کاتە کە براکانی تۆ لە زیندانە من دیارە لە بینی بڵێین پێشمەرگە و حکوومەت شەڕەبێ خەڵک بە دیلیە ژیرێت و ئەو کاتە باسی دیلگۆڕینەوە ئاکرێت چۆنە هەوڵ نەدرا مەسەلەن یەکێ لە هیچ نەبێ یەکێ لە براکانی تۆ دیل بە دیلی پێ بکرێ لەگەڵ دیلەکانی دوژمن لە کاتێکە خۆ فەرق نییە پێشمەرگە و کورد هەر کووردە بەڵام خەڵکی تر بەر ئەوە کەوتن ینی خەڵک لە ڕێگەی دیل بە دیلەوە لە ناو زیندانەکانە ئازاد کران بەڵام براکانی تۆ بەرنەکەوت لە تقریباً
ئێستا دقیق لە بیرم یە ساڵ و نیمێ 2 ساڵ بوو کۆمەڵا و کاریە کرد ئەو کەسانەی جمهوری ئیسلامی کە ئەکەوتنە لای کۆمەڵە ئەسیرە بوون دیلە بوون لەگەڵ ئەو پێشمەرگە یا کەسانی سیاسی و خەباتکار دیلە بوون لە لای جمهوری ئیسلامی ئەیگۆڕینەوە بە خۆشی و گیان زۆر کەس ڕزگاری بوو نەجاتیان بوو دیلگۆڕینەوەکەیش ئەوەی کە بە عەمەلی دەربێنی دکتۆر جعفەرێ کرد دکتۆر جعفەری مێردم کە زۆر کارێکی ترسناک و پڕخەتەر بوو لەگەڵ تەعدادی پێشمەرگا ئەچوونە نزیک سەقز لەولاوە پاسداران ئەهاتن مەسەڵەن یەک دانە پاسدارێ لەلایەن پێشمەرگەوە درا ئەوان ئیش مەسەڵەن پێشمەرگەیەکیان نەداوە ئەمان ئەو وەختانە دیلگۆڕینەوەکان ئاوا بووە هەر جارێک لە نخست وەزیری جمهوری ئیسلامی و 3 دانە لیستیانە نارد 3 دانە لیستیانە نارد دیارە بەعزێ لە ناوەکان لە لیستەکانە تکرارە بووە و بەعزێکیشی شاید بۆ ئەوەڵجار لە لیستی یەکی یا 2 یا 3 بووە مەسئلەی گۆڕینەوەی کاک ماجدم هاتە گۆڕێ هاتە بەرباس و لێکۆڵینەوە لە 2 دانە لە لیستەکانە ناوی کاک ماجد نیتیا بوو بەڵام لیستێک انتخاب کرا کە ناوەکەی ویتیانە بوو کێ لیستەکانی دیاریە کرد ئەوانەی کۆمەڵە بڵێن بەرپرسەکان دیاریانە کرد ناوەندی کۆمەڵە یاخۆ مانتیقەکە بۆچی لیست لە ناوەکەی ئەو لابرا بوو یا چی یا بۆچی ئەو لا نەبرا بۆ ئەو لیستە قبوڵ نەکرا کە ناوی کاگەم جەدیدیا ماجد کاک ماجد ئەو لەوێت درا بە دۆستێکی شخصی کاک عەبێ موحتەدی تا بە ماجد بەلەوە ئەو کەسیانە مەبادڵە کرد یعنی ئەتەوێ بڵێ کە خزمە نزیکەکانی خۆیان یا دۆستەکانی خۆیان هەڵەبژارد و خەڵکی تریان یعنی بە شێوەیەکی وا بەگە پرسیارەکە وا بکەم بالاخره لە مەورد یعنی ناحەقی کرا لەوەیە بڕۆیت ناحەقی زۆر کرا زۆر لەوە زیاتر چی هەیە ناحەقی کە حتا جمهوری ئیسلامی ناوەکەی داوە بۆ مبادڵە بەڵام تۆی وەک مەسئول وەک بەرپرس لیستێک هەڵبژێری کە ناو ئەویتیانە ئەوی کێ ئەوی ماجدێک کە 3 برای کوژراوە دایکێک کە 3 ڕۆڵی کوژراوە باشە دایکم نێزانی ئەمجەد و ماجد ها لە زیندانە بەڵام ئەمانەیان زانی دوانی تری ها لە دەم تێغی جمهوری ئیسلامیە لەوە ناحەقی تر چی ئەرێ ناحەقی کرا ئێوە هیچ ناڕەزایەتیەکتان دەرنەبڕی هەڵوێستێتان دەرنەبڕی یاخود گلەی یەکتان نەکردەوە دەردە دڵێکتان نەکرد دواتر لەگەڵ ئەم مەسئولانەی کۆمەڵەیە من خۆم کردم بەڵام بەڕاستی ئایسەنیەکە لەگەڵ توا قسەکەم ئەحساسەکەم کەممان کرد خەپتمان کرد خراپمان کرد دەبووە یەخەی خۆمانماندا بتڕیایە ئەویش ئەزانی یەکێ لە شتەکان ئەوە بوو کە ئێمە زۆر ئەعتمادمانە کرد بەو ڕەهبەریە پێمان وابوو ئەو ڕەهبەریە واقعەن وەک کاک فواد دەیکات ناردنی دوای ئەوە کە ئێمە 3 برام لە دەستدا بوو ناردنی کاک ماجد بۆ تەبرێز بۆ ناو قۆرگی نەهەنگ ناردنی ئەمجەد بۆ ورمێ ئەو وەختە ڕەزا لە تشکیلاتی نهێنی ئەوازا بوو ڕەزای برام کە شەڕی ئێران و عێراق لە ئیتر لە خۆڕەمشەهر و ئەو ئەسڵ باس وەختی ئەیگێڕێت و چی بوو هەر ئێمە نازانی چۆن گیانی سالم بەدەربرد خارج لەوە هەر ئەم ماجدە پێشمەرگەی یەکێتی جوتیاران بوو چەک
شەکی بەدەست بوو بەر عەلەی جمهوری ئیسلامی دەی تۆ چۆن ئەمە ئەنێری تۆ تەشکیلاتی نەهێنی گشت ئەمانە خەبت بوو و لە هەمووی خەبتر ئەوە بوو کە واقعەن کۆتاییان کرد لە مەبادڵەکەیە وەک عەرزم کردیت من خۆم لەگەڵ 3 نەفەر لە ناوەندی کۆمەڵە قسەم کردووە وەختێ لەگەڵ کاک حسێنی مراد بێگی قسەم کرد ئاوا جوابمی داوە تۆ هێشتا ئەوە ئەعدام نەکرابوو ماجد و ئەمجد من پێم وتم فەقەت دایکمتان لەبەر چاو بێت لەبەر دایکم لەبەر هیچی ترنە ئەوتی بە من وتی تۆ ئەنتەرناسیۆناڵ لە ئەڵمانە و لە ماڵ خۆتان نابینیت لەبەرەوە ماجد پێشمەرگە بوو فەعال سیاسی بوو نەدەبوو ئەوە بکریایە بەداخەوم دیارە ڕۆحیان شاد بێ هەموو شەیدانی کورد لێرەدا ناچارین کۆتایی بە مەڵخەیەش بێنین بەداخەوە ڕەنگە لە ئاڵلقەیدا توشدا هەر باسی خەمەکانی و خەبات و تێکۆشانی ئەوە بکەین بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوەیەتی کۆتایی ئەڵلقەی ئەم جارەمان پێکەوە پرۆمۆی ئەڵلقەی داهاتوو دەبینین و بەخواتان ئەسپێرم ناوەندی کۆمەڵەش تا ڕادەیەک بە شێوەیەکی تند وەڵامیان دانەوە ڕوو بوون بە لەحاز بەحس و سیاسەت و ئەم نەقەشتانەوە شتایەکیان لە کۆنگرەی دووە کاک عەبدوڵڵای مۆحتەدی گوایە کە ئەبێ ئەمانە بۆرژوازین و ئەمانە ئەبێ نەمێنن و ئەبێ لێیان بدرێ و ئەبێ وابێ و وانەکرێ ئەمە ڕاستە کەعەبە لە مەنسوور حکمەت قرس و قایمتر دفاعی ئەکرد لە نەزەرەکان مەنسوور حکمەت یەکێ لە ڕەخنەکانم کە من لە کۆمەڵە هەمە ئەو دەم زبانی زبر بوو بە نسبەت حزب دموکرات بەیان مەڵهەمی بان هەموو برینەکانی من چۆن نتوانم بۆ بەیانەوە حزبی دموکرات خۆی ئەیویست کۆمەڵە گوێ ڕایەڵی سیاسەتی ئەو بێت